ئەمڕۆ دەمانێت باسی کەین ئادابێک لە ئادابەکان، ئەویش ئادابی سەلامکردنە. ئەو سەلامکردنەی کە لەناو کۆمەڵگای ئێمەدا زۆر لاواز بووە. سەلامکردن سونەتە، بەڵام جوابدانەوەی سەلام واجبە. لە حەدیثێکی صحیح داهاتووە کە ئیمامی مسلم ڕیوایەت دەکات، ڕەحمەتی خوای پەروەردگاری لەبێ، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ: خەمس تەجب للمسلم على أخيه رد السلام. رواه مسلم. پێنج شت هەیە واجبە لەسەر مسلمان بەرامبەر بە مسلمان جێبەجێ بکات. یەکێک لەوانە جوابدانەوەی سەلامە. سەلامکردن سونەتە، جوابدانەوەی واجبە. ئەو کەسەی جوابی کەسێک نەداتەوە کە سەلامی لێ دەکات گوناهبار دەبێت. بەڵام ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هەندێک کەس هەیە سەلامی لێ ئەکەی گوناهباری ئەکەی. چۆن؟ ئەڵێ سەلام عەلەیکم، ئەڵێ سەرچاوم. سەلام عەلەیکم بەخێر بێی. سەلام عەلەیکم سەلام و سەرچاوم. ئەمە جوابدانەوەی سەلام نییە. ئەمە جوابدانەوەیە کە لە دینی خوادا جێی نابێتەوە. سەلام و سەرچاوم کەی جوابدانەوەی سەلامە؟ تۆ کاتێک کە سەلامێکرد لێ ئەکرێ واجبە بە جوانی جوابیتەوە. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه، نەک سەلام و سەرچاوم، نەک بەخێر بێی. دەی سەلام عەلەیکی کرد بڵێ عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه، ئەو کاتە بە خێراتنی چۆن دەکەی بیکە دەستت خۆش بێ و ڕێز و احترامی لێ بگرە. بەڵام پێش ئەوە ئەبێ ئاگاداری ئەو خاڵەبی واجبە جوابی ئەو مسلمانە بدەی کە سەلامی لە تۆ کردووە. خۆت گوناهبار نەکەی. ئەو کەسانش کە سایقن زۆر جار بە سیارە سەلام لە خەڵکی دەکەن، بەڵام هەر دەستی بەرزەکاتەوە، بە زمان هیچ ناڵێ. ئەوە سەلامکردن نییە. بێ بڵێ سەلام عەلەیکم، ئیتر ئەویش ئەبێ بڵێ عەلەیکم السەلام جوابت داتەوە، نەک هەردووکا بە ئیشارەت بێ. ئەو ئیشارەتە مخالفی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. یا لە دوورەوە سەلام دەکات دەستی بەرز دەکاتەوە، بەڵام هیچ ناڵێ، با دوور بێ، با گوێ لە دەنگت نەبێتەوە، بڵێ سەلام عەلەیکم، مەلایکە جواب دەداتەوە. خوای گەورە ئەجر و پاداشتەکەت بۆ ئەنووسێ. ئێستا تۆ کێشت نەبێ کابرای گوێ لێ گوێ لێ نییە، گرنگەوەی تۆ عیبادەتەکە جێبەجێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە دەفەرمێ بە ژمارە 184: إن السلام اسم من أسماء الله تعالى. سلام كمعناي هي مني وآرامي وآشتي و لخوشبوني خوا دەگرێتەوە، لێبوردنی خوا دەگرێتەوە، واتە سەلامەتی لەلایەنی خوای پەروەردگارەوە. هیچ عەزابێکت نادا، هیچ بەڵاو مصیبەتێکت بەسەرا ناڕژێنێ. بۆیە سەلام ئەو کەسانی کە بەهەشتی بن سەلامی خوایان لەسەرە، خوای گەورە عەزابیان نادا، خوای گەورە تۆڵەیان لێ ناکاتەوە. بۆیە ئەفەرمێ سەلام یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار. السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. یەکێک لە ناوەکانی خوای پەروەردگار سەلامە. وضعه الله في الأرض. خوای گەورە ئەو ناوەی لەسەر زەویە داناوە لە نێوان مسلمانانە سەلام عەلەیکم. کاتێک کە تۆڵێ السلام عەلەیکم سەلام عەلەیکم، ناوی خوات هێناوە، ناوێک لە ناوەکانی خوای پەروەردگارە. ئەوە عیبادەتێک گەورەیە بە کەمی مەزانە. فأفشوا السلام بينكم. ئێوەش لە ناو خۆتانە مسلمانان سەلام بکەن لە یەکتری، سەلام بەڵاو بکەنەوە، سەڵاو و ڕێز بۆ یەکتری بنێرن. چونکە سەلامکردن سەلامی ئەهلی بەهەشتە. خوای گەورە دەفەرمێ والملائكة يدخلون عليهم من كل باب سلام عليكم بما صبرتم. مەلایکەکان سەلامی خۆیان لەسەر بێ لە ڕۆژی قیامەتە، ئەڕۆن بۆ لای ئەهلی بەهەشت. خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کات. بەڵام کاتێکیش دەڵێن بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کە پێویستە هەوڵیشی بۆ بدەین، خۆمانیشی بۆ ماندوو بکەین، خۆمانیشی بۆ هیلاک بکەین. ئەهلی بەهەشت بەختەوەرن، واللهی بەختەوەری بەوە بەدەست نایە گەیشتی بە هەر مسلمانێک بەرامبەرەکەت ڕیسوا بکەین. واللهی بەهەشت بەوەت بەدەست نایە گەیشتی بە هەر مسلمانێک بەرامبەرەکەت ناشرین کەی. واللهی ئەوە صیفەتی ئەهلی بەهەشت نییە. ئەو کەسانی کە زمانی خۆیان نەپارێزن خوای گەورە ناو قەبردا عەزابیان ئەدات. زمان ئینسان بەرەو جەهەنم دەبات. بۆی ئاگامان لە خۆمان بێ، خۆمان ناشرین کەین، نەک خەڵکی ناشرین کەین. محاسبەی نەفسی خۆمان بکەین، نەک باڵێن بە خەڵکەوە. ئەوە ئیشی ئێمە نییە. چونکە خوایەکەی بەسەرمانەوە ئاگای لێمانە، ڕسوا و سوک و ڕیسوا دنیا و قیامەتمان ئەکات. چونکە ئێمە لە دنیادا لە جیاتیەوەی عیبادەت بکەین دەچین خەڵکی ناشرین و دەکەین و لەکەداری دەکەین.
ئەوە